وزەی ئەمریکا ڕایگەیاند تەنگەی هۆرمۆز لە ژێر کۆنتڕۆڵی ئەمریکادایە. هەن گروپên çekdar li Iraqê ji bo radestkirina çekên xwe mercan datîn. یاسای چوارچێوە بڵاوکرایەوە و دەستەی کارگێڕی پێکهێنرابووی. سڵاو و دەمباش بینەرانی عزیز، ئەمڕۆ سێشەمە 27 گەلاوێژی ساڵی 2726 کوردیە. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم ساڵح دێمەجەر لەگەڵتانین لە کاتژمێری داهاتوودا بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمان بمێنەوە. Di vê demejmêrê de em ê nûçe û şîroveyên siyasî yên dawî yên girêdayî Amerîka, herêmên Kurdan û herwiha rojhilatan navîn û cîhanê ji we re pêşkêş bikin. Li gel me be. Belê bînerhêja em ji Koşka Spî û doseya Îranê dest pê bikin piştî şêst rojî ji danûstandin û têgihiştinê têgiliyên di navbera Amerîka û Îranê de derbasî qonaxeke nezelal dibin. Niha danûstandin nînin û artêşa Amerîkayê jî ti nîşan nade ku ew ê şerekî bike. Wate ku niha şer ne şer û ne jî aştî di demekê re derbas dibe û dibe ku êrîşek di demeke nêzik de jî bibe. Yanî hemû derî vekirîne. Ji bo bêhtir zaniyarî niha peyamnêrê me yê Koşka Spî hîwa selam be me re ye. Dem baş hîwa çi tiştên nû di vê derbarê de li cem te hene? سڵاو ساڵە ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دوو جار لە تۆڕی کۆمەڵایەتیەوە لێدوانی داوە دەربارەی گەروی هورمز قسەی کرد کە ئەو گەروە ئێستا بە تەواوی لە دەستی لە کۆنتڕۆڵی هێزەکانی ئەمریکادایە کە هاتوچۆی کەشتەکان هێدی بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. هەروەها کۆتایی پرۆسەی مین هەڵگرتنەوەی لە گەروەکە ڕاگەیان گوتی کە ئەو گەروە هیچ لە کۆنتڕۆڵی ئێراندا نەماوە. سەبارەت بە پەیوەندی وە گفتوگۆ و دانوستاندن لەگەڵ دەوڵەتی ئێران دۆناڵد ترامپ ڕاگەیان لە ئێستادا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ گفتوگۆ لە گۆڕێنیە، هیچ گفتوگۆیەک ناکرێ، هەروە پلانیشیان نییە، هیچ پلانێکی ڕوون نییە کە گفتوگۆ دەست پێ بکەنەوە. ئەمە زیاتر بە جۆرێک لە جۆرەکان تەمومژی خستۆتە سەر ئایا هەنگاوی داهاتووی ئەمریکا بەرامبەر ئێران چی دەبێت. دۆناڵد ترامپ پێشتر ڕاگەیان بوو کە هیچ پەلەی نییە لە یەکلاکردنەوەی گەروی هورمز، چونکە ئێستا کەشتەکان هاتوچۆ دەکەن ئەوەی کە پەلەی بێت دەبێت ئێران بێت. لەلایەکی دیکەوە جاریت کۆشنەر کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەردانی میسر و ئیسرائیلیشی کردبوو لێ دوانی دەربارەی هەنگاوەکانی دواتری ئەمریکادا بوو. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادە کردوون، فەرمونون با بەیەکەوە سەیری بکەین. دوای کۆتایی هاتنی وادەی گفتوگۆ و ئەو 6 ڕۆژەی کە لە ڕێکەوتنی ئیسلاماباددا تەرخانکرا بۆ گەیشتنە ئەنجامێک، نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا جاریت کۆشنەر قسە لەسەر داهاتووی پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئێران دەکات. لە ئێستادا جەختی سەرەکی سەرۆک ترامپ لەسەر گوشاری ئابووری و بەردەوامیدانە بە گەماڕۆی سەر ئێران لە گەروی هۆرموزەوە. ئەگەر سەیری ئابووری ئێرانیش بکەن ئەوە بەڕوونی دەبینن. سەرۆک ترامپ زۆر بەڕوونی دەزانێت چی دەوێت کە ئەوەیە ئێران نابێت چەشی ئاتۆمی هەبێت. ئەگەر ئێرانەکان ڕاستگۆ بن و بیان هەوێت لەو بارەیەوە ڕێکەوتن بکەن، سەرۆک ترامپ پێی باش دەبێت. لەبارەی ئەوەی کە ئایا هەنگاوەکان بەرەو کوێ دەچن و چۆن ئێرانیەکان دەتوانن قەناعەت بە ئەمریکا بهێنن، کۆشنەر گوتی ئەوان دەبێت ئامادەی ڕێکەوتن بن و واز لە یاریکردن و ناڕوونی بهێنن. مەرزەکانی سەرۆک ترامپ بنچینەین و ئەوان دەبێت وەکو دەوڵەتێکی نائەتۆمی بن و واز لە پشتیوانیکردنی تێرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بهێنن. ئەمە لە کاتێکدایە نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا نەیشاردەوە کە ڕاستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و پەیوەندی لە نێوان ئەمریکا و ئێران نییە و لە ئێستادا هیچ گفتوگویەکی فەرمی بەڕێوە ناچێت، بەڵام کەناڵێکی نهێنیش لە نێوان دۆناڵد ترامپ و سوپای پاسداران هەیە، هەرچەندە ئامادە نەبوو هیچ زانیاریەک لەو بارەیەوە بدرکێنێت. دوو بابەت ئێرانیەکانی تەواو تووڕە کردووە. یەکەمیان ئەوەیە کە دۆناڵد ترامپ دەڵێت کەناڵێکی نهێنی
لە نێوان سوپای ئێران و ئەمریکا کراوەیە ئەمەش ڕۆڵی وەزارەتی دەرەوەی ئێران بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز دەخا. هەروە دۆناڵد ترامپ لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند جارێک ڕایگەیاندووە کە دوور نییە دەست بە سەرگەروی هورمزدا بگرێت و وەکو بەشێک لە خاکی ئەمریکا بیناسێنێت. بەێ هیوە سەلام پەمنێرێ دەنگ ئەمریکای کۆشکەسپی سپاس ji بۆ vanzaniyariyên te. 6 ڕۆژ بەسەر واژۆکردنی یادداشتی لە یەکتێگەیشتنی نێوان ئەمریکا و ئێران تێپەڕیوە کە بە ئامانجی کردنەوەی تەنگەی هۆرمۆز و کۆتایی هێنان بە شەڕەکە واژۆکرابوو. بەڵام بە گوێرەی راپۆرتە نوێەکان ڕێبەرانی ئێران لە بری ئەوەی بەرەو ئاشتی هەنگاو بنێن ئەو دەرفەتەیان بەکارهێناوە بۆ ئامادەکاری بۆ ململانێکی فراوانتر و ئەمەش بە گوتەی بەرپرسانی ئەمریکا با بڵین بە شێوەیەک لە شێوەکان ئەوە دەردەخا کە کۆماری ئیسلامی هیچ کاتێ جێگای متمانە نەبووە و نییە. راپۆرتێکی ئارش ساڵە هاوکارمان لەم بارەیە ببینن. ئەمڕۆ 6 ڕۆژ بەسەر واژۆکردنی فەرمی یادداشتنامەی لێکتێگەیشتن لە نێوان ئەمریکا و ئێراندا تێدەپەڕێت. لێکتێگەیشتنێک کە بەهۆی هەڵسوکەوتی ئێران زۆری نەخایاند. ئەو هەڵسوکەوتش هەموو کات لەلایەن ئەمریکا و دۆناڵد ترامپەوە بینراوە و هۆشداری لەسەر دراوە. ئەوانە زۆر درۆزن و ناپاکن لە مامەڵەکردنا زۆر بێمتمانە و بێبەڵێنن، بەڵام ئەو هەڵسوکەوتیان هیچ شتێکیان بۆ ناگۆڕێت چونکە بارودۆخیان زۆر خراپە. ڕۆژنامەی واڵ ستریت جورنال بە پشتبەستن بە بەرپرسانی ئێرانی و عەرەبی دەڵێت دوای واژۆکردنی یادداشتنامەکە بەرپرسانی حکوومەتی ترامپ هەوڵیاندا پشتیوانی بۆ ڕێککەوتنێک کۆبکەنەوە کە تەنگەی هۆرمۆز بکاتەوە و شەڕەکە بەرەو کۆتایی ببات، بەڵام کردارەکانی ئێران پێچەوانە بوون. بە پێی ئەو راپۆرتە هەواڵگریە جیاوازەکانی وڵاتانی عەرەبی لە پەیوەندیەکانی نێوان ئێران و گروپە میلیشیاکان لە عێراق و یەمەن کۆمەڵە قسە و پلانیان بینیوە کە نیشانەی گۆڕانکاری استراتیجیە، گۆڕانکاریەک بۆ فراوانکردنی شەڕ لەلایەن ئێرانەوە. هەروەها لەسەر ئۆپەراسیۆنی هێرشبەرانە لە خاکی وڵاتانی دیکە قسە کراوە کە ئەمە بۆتە هۆی نیگەرانی کوێت و هەندێک وڵاتی کەنداو. شرۆڤەکاران دەڵێن ئێران کە لەلایەکەوە خۆی بە دەوڵەتێکی شۆڕشگێڕ و هەڵگری پەیامێکی ئایدۆلۆژیک دەبینێت و لەلایەکی دیکەوە هێشتا نۆستالژیای شکۆ و دەسەڵاتی ئیمپراتۆریەتی لە دەستچووی لە ناسنامەی سیاسیدا ڕنگ دەداتەوە، پیشانی داوە کە بە ئاسانی ناتوانێت خۆی لەگەڵ نەزمی جیهانی هەنووکەیی بگونجێنێت. ئەمە وای کردووە کە تاران بەردەوام خۆی لە پێگەی بربەرەکانیە لەگەڵ نەزمی جیهانی ببینێتەوە و لە زۆر قۆناغدا وەک دەوڵەتێکی یاخی بەرامبەر بە یاسا و ڕێککەوتنە نێو دەوڵەتیەکان هەڵسوکەوت بکات. سەرۆک ترامپ چەندین جار هۆشداری داوە کە ڕێبەرانی ئێران متمانە پێکراو نین. زانیاریە نوێەکانیش ئەو پرسیارە بەهێزتر دەکەن: ئایا تاران دیپلۆماسی بۆ ئاشتی دەوێت یان تەنها وەک دەرفەتێک بۆ ئامادەکاری بۆ شەڕ؟ دەمەکێدا کۆ ئێریشن لە سەرکەشتیان لە تەنگاوا هەرمزێ بەردەوام دەکەن. وەزیری ئەنەرژیە ئەمریکایی کریس رایت دەبێژە کۆمارە ئیسلامی تەنگاوا هەرمزێ کۆنترۆل ناکە و جیهانێ پێویستی بە پەترۆلا ئێرانێ نینە. ji بۆ بێهتر ئاگاهین divê derbarêde niha peyamnêrê dengê Amerîkayê Wezareta Derva Soran Xatirî ji wir bêmere ye. Dem baş Soran pêşhatên tengava Hurmizê gihîştine ku li cem wan. کریس رایت وەزیری وزەی ئەمریکا ڕۆژی دووشەممە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ فۆکس نیوز وتی کە ویلایەتە یەکگرتووەکان بەردەوامە لە هێنانە دەرەوەی نۆت و مادە بنەڕەتیەکان لە گەڕووی هۆرمۆز. وەزیری وزەی ئەمریکا هەروەها وتی ئەو راپۆرتانەی باسی کەمبوونەوەی هاتوچووی کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز دەکەن نادروستن و ویلایەتە یەکگرتووەکان داتای ڕاستەقینەی لەسەر ئەم بابەتە لە بەردەستە. با بەشێک لە قسەکانی وەزیری وزەی ئەمریکا ببیستین و ببینین. ئێمە ئێستا لە ناوچەیەکی جەنگی داین، بۆیە کەشتیەکان سیستەمەکانی چاوەدێریان کوژاندوێتەوە.
ئێمە هاوکاری سەربازی بۆ کەشتیەکان دەکەین. لە مانگی گۆڵانەوە ڕۆژانە ئەم کارمان کردووە بۆ ئەوەی نەوت و گاز بێنینە دەرەوە. من ڕۆژانە راپۆرتم پێدەگات کە چ کەشتیەک لە گەڕووی هورمز دەرچووە، بارەکەیان چی بووە و لەکوێوە هاتبوون. بۆیە ئەوان خەمڵاندن دەکەن و ئێمەش داتای ڕاستەقینەمان لەبەردەستایە. من بەیانی راپۆرتێکم بینی کە گوایە هاتوچۆی کەشتیەکان لە گەڕووی هورمز لە کۆتایی هەفتەدا گەیشتواتە سفر. تەنیا ڕۆژی یەکشەممە 30 کەشتی لە گەڕووی هورمز دەرچوون، ڕۆژی شەممەش زیاتر لە 30 کەشتی دەرچوون. بۆیە ئەم راپۆرتانە دروست نین. ئێمە بەردەوامین لە بردنە دەرەوەی نەوت و گاز و بەرهەمە زۆر گرنگەکان لە گەڕووی هورمز. بە هۆی سیاسەتەکانی نەوت و گازی سەرۆکیشەوە ئێمە ئێستا گەورەترین بەرهەمهێنەری نەوت و گازین لە جیهاندا. وەزیری وزەی ئەمریکا وتی داتاکان نیشانی دەدەن کە کۆنتترۆڵی تەنگەی هورمز لە دەستی ئەمریکادایە نەک حکوومەتی ئێران وە جیهان چیدی پێویستی بە نۆتی ئێران نییە، تەنانەت هەناردەکردنی نۆتی ڕژیمی ئێرانیش ئێستا گەیشتوتە سفر لە کاتێکدا سوپای ئەمریکا ڕۆژانە 8 تا 9 میلیۆن بەرمیل نۆت لە ناوچەکە دێنێتە دەرەوە. کریس رایت وتی ئێمە سەرقاڵی چارەسەرکردنی کێشەیەکی 47 ساڵین لەگەڵ ئەم ڕژیمە ئێران و هەڕەشەی چەکی ئەتۆمی، بەڵام ئەم بابەتە لە کورتخایەندا هەندێک کێشەی دروست کردووە. لەگەڵ ئەوەشدا سیاسەتەکانی سەرۆک ترامپ ئێمەی بۆ ئەم کێشە و تێکچوونە ئامادە کردووە. کریس رایت وتی ئەمریکا لە حاڵی زیادکردنی بەرهەمهێنانی وزەیە لە ڤێنزوێلا، لە ئالاسکا و لە تێکساس و ئەم بۆشایە بە دەرکردنی یا هێنانە دەرەوەی نۆت و گازی زیاتر لە کەندا و لە بوچکبوونەوەیدایە و لە کەمبووندایە. ئەو هەروەهاوتی توانای ئەمریکا بۆ هێنانە دەرەوەی نۆت لە کەندا و لە زیادبووندایە، بەڵام توانای حکوومەتی ئێران بۆ دروستکردنی کێشە هەر کەمتر و کەمتر دەبێتەوە. هاوکات ئاستی هەڕەشەکان لە گەڕووی هۆرموز و لە کەندا و هێشتا بەرزە و کەشتیەکان بەردەوام دەکرێنە ئامانج. ڕێکخراوی ئۆپراسیۆنەکانی بازرگانی دەریایی بریتانیا بەربەیانی ڕۆژی سێشەمە راپۆرتی داکە کەشتیەک لە کاتی دەرچوونی لە تەنگەی هۆرموز کراوەتە ئامانجی تەقەمەنیەک. بە گوێرەی ئەم دامەزراوەیە لە ئاکامی ئەم هێرشەدا ڕۆژی ژووری ماتۆری کەشتیەکە زیانی بەرکەوتووە و یەکێک لە کارمەندەکانیشی بریندار بووە. کۆمپانیای شیکاری داتاکانی کەشتیوانی و کەلوپەلی جیهانی کێپلەریش دەڵێت هاتوچووی کەشتیەکان لە گەڕووی هۆرموز ساڕادەیەک زیادی کردووە. ڕۆژی دووشەمە لە کۆی گشتیدا 6 کەشتی لە گەڕووی هۆرموز تێپەڕ بوون. هاوکات لەگەڵ ئەم پێشاتانە نرخی نۆت لە جیهاندا بەردەوامە لە بەرزبوونەوە و نرخی بەرمیلێک نۆتی برنت گەیشتە 91 دلار و 20 سنت. بله سوران خاطری پامنێری دەنگی ئەمریکای وەزارەتە دەرباس سپاس ji بۆ زانیاریەنتە. نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و عێراق ڕایگەیان هێرشە ئاسمانگەکانی ئیسرائیل بۆ سەر بنکەی سەربازی ئەبو زوهور لە سووریا هەڵکشانی ناپێویستی گرژیەکانە کە هیچ یارمەتی دەرنیەن بۆ سەقامگیری ناوچەکە. تام باراگ لە کەناڵی ئێکس ڕایگەیان ئەمریکا بە قوڵی نیگەرانە لە هێرشەکان و ئاماژەی بەوەشکرد واشنگتۆن هانی هەموو لایەنەکان دەدا گفتوگۆی ئەقلانی لە بری کردەوەی سەربازی بگرنە بەر وتیشی حکوومەتەکەی ئەحمەد شەر هەڵوێستی شەڕەنگیازانەی نەگرتووەتە بەر و هێزی بە وەکاڵەتی نییە و ئاماژەی بەوەشکرد حکوومەتی سووریا چەندین جار ڕایگەیاندووە پێی باشە گرژیەکان لەگەڵ ئیسرائیل کەم بکاتەوە هەتاوەکو ئێستا ئیسرائیل هیچ لێدوانێکی لەبارەی هێرشەکانەوە نەداوە. نونەرێ تایبەتی ئەمریکایە بۆ ئاشتیە جێرد کۆشنەر گوت کو divê گروپا تەرۆریستە حەماسێ سۆزا خۆیە چەکبەردانێ لە غەزایê bi cih bîne an jî dê rastî operasyoneke leşkeriya İsraîlê bibe û wê demê İsraîl dê piştgiriya Amerîkayê یا بهتر هبه دا کو کار به اوی گنجاو بقدینه. کوشنر کو زاوای سروکی امریکای دونالد ترامپ اف شیروه ده فیوینه که ده به فاکس نیوز را کر پشتی کو لمصر به ریبرین حماسو را و هروها پشت رجی به سروک وزیر اسرائیل بنیامین نتانیاهو را جویا. کوشنر گوت گر حماس نها سوزا خواه بجه نینه هر کس ده ببینه کو او دربار آشتیه ده نراسته. کوشنر بر پرسن حماس و کمیته نشتمانی ریوبری غزه کوسازیا تکنوکراتا فلسطینیه که ده هرم بره و به جویا بو.
ام نهاجی بچن کنگرس امریکی هن سیناتورین امریکی بانگ لرهبری ترامپ کرد که پاراستنا دمکی جبو ولاتین سودانیین لامریکای دجین دریج بکه او دبیجن که سودان ولاتکی نسقام گیره و جبر شر نافخوایی و تندوتجیا بردوام راستی یک جمزنترین کریزن مروفین جیهانی دبه جبو بهتر زانیارین ها پامنر دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان یعنی برنامه ام ببیجن برنامه پاراستنا دمکی یا پناخوازن سودانی به چاوت درشکن لامریکای و جبوان چه ببه؟ بله ماوەی پاراستنی کاتی بەرنامەیەکی مرۆیی کۆچبەری ڕێگە دەدات خەڵکی ئەو وڵاتانەی ڕوبەڕووی جەنگ و کارەساتی سروشتیان دۆخی نایاسایی دەبنەوە بە شێوەیەکی یاسایی و کاتی لە ئەمریکادا بمێننەوە و کار بکەن. هۆکارەکە شێوەیە کە دۆخی وڵاتەکەیان ڕێگە نادات کە بە شێوەیەکی ئاسایی و سەلامت بگەڕێنەوە. لە ئێستادا لە ناو ئەمریکا نزیکەی 1,200,000 هاوڵاتی وڵاتانی تر بەهۆی ئەم بەرنمەیە لە ئەمریکادا بە شێوەیەکی کاتی و ماونەتەوە. گروپێک لە سیناتۆران کە ژماریان 8 سیناتۆرە ئەو نامەیان ئاراستەی وەزیری دەرەوە لە ئیدارەی سەرۆک ترامپ کردو و دەڵێن بارودۆخی سوودان ئەو مەرجانەی تێدایە بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەی ئەو هاوڵاتە سوودانیانەی کە ئێستا لە ئەمریکادان. لە مانگی 4 ساڵی 2023 لە سوودان شەڕی ناخۆ هەڵگیرسا لە نێوان سوپای سوودان و هێزەکانی پشتیوانی خێرا و لەو کاتەوە وڵاتە ڕوبەڕووی چەند قەینارێک چەندین قەیران بۆتەوە قەیرانی مرۆیی گەورە بە پێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتەکان نزیکەی 14 ملیۆن کەس ئاوارە بوون و نزیکەی 400,000 کەسیش کوژراون و ڕێکخراوە مرۆیەکان هەمیشە هۆشیاری دەدەن لەبارەی برسێتی و بڵاوبوونەوەی نەخۆشی و مەترسی قات و قوڕی لە هەندێک ناوچەی سوودان. پاش هەڵگیرساندنی جەنگ یانی لە یەکەم جار لە مانگی 4 ساڵی 2022 حکوومەتی ئەمریکا سوودانی پۆلێن کرد وەک یەکێک لە وڵاتانی کە بەرنامەی ماوەی پاراستنی کاتی بیگرێتەوە. لەبەرەوە ئەم سیناتۆرانە ئەم 8 سیناتۆرانە دەڵێن بارودۆخی سوودان هەتا ئێستا بە کەڵکی ئەوە نایەت کە ئەم هاوڵاتیانە بگەڕێنەوە و هاوڵاتانی سوودانی ناو ئەمریکا ئەوەی ئەوانی کە ئێستا لەم بەرنمەیەن ماوەکەیان لە 19 مانگی دەی ئەم ساڵ تەواو بێ واتە 2 مانگی تر بۆیە سیناتۆرەکان داوا دەکەن ماوەکە بۆ ماوەی 18 مانگی تر یا ساڵونیوەکی تر درێژ بکرێتەوە. یەکەم جار ئەگەر حکوومەت ئەم داوایە قبول بکات ئەو هاوڵاتیانەی سوودان کە دوای دەستپێکردنی جەنگ هاتوونەتە ناو ئەمریکا زۆربیان بە شێوەیەکی یاسایی بە ڤیزە هاتوون ڕێگەیان پێدەدرێت بۆ ماوەی ساڵونیوەکی تر بمێننەوە لێرە. باشە مەریوان پێشەوەی بڕیار بدرێ بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەیان حکوومەت ئەو فاکتورانەی کە لە بەرچاویان دەگرێت چییە؟ بەڵێ بڕیارێکە ئێستا لە دەستی وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا دیپارتمنت of Homeland Security بە ڕاوێژکردن لەگەڵ وەزارەتی دەرەوە بە پێی یاساکانی ئەمریکا بەرپرسان پێداچوونەوە بە بارودۆخی سووداندا دەکەن بۆ سەنگاندنی بارودۆخەکە بۆی بزانن ئایا بارودۆخەکە ڕێگە دەدات هاوڵاتیانی سوودانی بە شێوەیەکی سەلامت بگەڕێنەوە. فاکتەرەکان کە لە بەرچاوە گیرین بریتین لە شەڕی چەکداری بارودۆخی مرۆیی ئارامی و ئاسایش بە شێوەیەکی گشتی و هەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان سیناتۆرەکان لە نامەکەیان ئاماژە بە چەند فاکتەرێک دەکەن کە بە بڕایەوان هۆکاری بەهێزن بۆ درێژکردنەوەی ماوەی مانەوەی هاوڵاتیانی سوودانی لێرە لە ئەمریکا بۆ نمونە لە پۆلێنی وەزارەتی دەرەوەیە وەزارەتی دەرەوەی ئەمریکا سوودان لە ئاستی چوارەمدایە لە هۆشیاری سەفەر داواتە حکوومەتی ئەمریکا بە هاوڵاتەکانی ئەڵێ سەفەر مەکەن بۆ سوودان هەروەها باڵوسخانەی ئەمریکا لە خەرتومی پایتەختی سوودان لە ساڵی 2023 داخراوە بەهۆی نەبوونی و ئارامی و ئاسایش و بە پێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئێستا زیاتر لە 30 ملیۆن کەس لە سوودان پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە یەکێکە لە گەورەترین قەیرانەکانی مرۆیی لە جیهانە. بەڵام بەگشتی ئەمە یەکەم جار نییە کە سوودان لەم بەرنمەیەدا بێت. یەکەمین جار سوودان لە ساڵی 1990 داخرایە ئەو لیستەوە هەتا ساڵی 2021 چەندین جارماوەی مانەوەی کاتی هاوڵاتیانی سوودانی درێژ کرایەوە. پۆلێنی دووەم تایبەتە بە جەنگی ناوخۆی سوودان کە لە ساڵی 2023 دەستی پێکردووە. بەگشتی پرسەکان پرسیارێکی گەورە دەخاتە بەردەم ئەمریکا کە چۆن وەڵامی ئەو شەڕ و ململانیانە بداتەوە کە قەیرانی مرۆیی درێژخایەن دروست دەکەن کە زیاتر دەیان ساڵە خایەنن
لە کاتێکا بەرنامەیمانەوە لە بنەڕەتدا بۆ دروستکراوە کە بە شێوەیەکی کاتیمانەوە بۆ وڵاتانی تردابین بکات. لە چەند هەفتەی داهاتووە بەرپرسیانی حکوومەت تەبان پێش تەوابوونی وادەکە لە 19 مانگی دەیە بڕیارێن ئایا ڕازیە بن بەوەی کە هاوڵاتیانی سوودانی بمێننەوە یان نا. بەێ مەریوان هەمە پامنێری دەنگی ئەمریکای کۆنگرسێ سپاسی بۆ وانە ئاگایان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوورەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئەمڕۆ سەمینارێک لە واشنگتۆن دیسی لەلایەن حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەڕێوەچوو سەبارەت بە داهاتووی ئێران و ڕۆڵی کورد لە پرۆسەی گواستنەوەی دموکراتیک و مافیگەلانی ئێران و ڕۆڵی سیاسەتی ئەمریکا لەم پێشاتانەدا. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدا بەڕێوەچوو کە حزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە ساڵی 1945 لە شاری مەهاباد دامەزرا 2 ڕۆژ لەمەوبەر یادی 81 ساڵەی دامەزراندنی خۆی کردەوە. هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتۆن لەگەڵمانە میێوانی ئەمڕۆمانە. کاک هەژار ماندوو نەبن و دەزانم دوای سیمینارەکە یەکسەر لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. با لە خودی کۆبوونەوەکەوە دەست پێ بکەین. گرنگترین پەیام و ئامانجتان لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە واشنگتۆن دیسی چی بوو؟ بۆچی پێت وایە یا پێتان وایە باسکردنی ڕۆڵی کورد لە ئایندەی سیاسی ئێراندا لە ئێستادا و لەم کاتەدا بە تایبەتی گرنگە؟ زۆر سپاس بەفراوخانەرێ وڵا هەر زۆری نەخایاندووە کە کۆڕەکە تەوا بووە. هۆکاریەوەی گرنگیە و کۆرانە چین لە واشنگتن ڕاستیەکەی زۆر جاران لەلایەن ئەمریکاییەکانەوە بێمە دەوترا کە کورد پێویستە بە شێوەی ڕاستە و خۆ لەگەڵ ئەمریکاییەکان گفتوگۆ بکات و دەنجی خۆی هەبێت لە واشنگتنی پێیتەختی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا ڕە بە شێوازێک دیارە و لەناو خۆی واشنگتن شێوازێکی تری هەیە. بەداخەوە زۆر جاران زانیاری هەڵا لەسەر کورد بە تایبەت کورد لە کوردستانی ئێران بە ڕایدارانی ئەمریکی دەدرا بە ناوەندە لێکۆڵینەوەکان و ئەوانە و زۆر جار بوو وەکو یەکێک لە پانەلیستەکان و ڕووی شارێ پێکرد یەکەم ناوکە لەسەر کوردی ڕۆژهەڵاتی کوردستانیا کوردی ئێران دەنرا ئەوە بوو کە کوردە جیای خوازەکان ئەو کوردانی کە دەیانەوێت لێران جیابنەوەەوە. هۆکارەکەشی ئەوە بووە کە ئێمە نەمانتوانیوە دەنجی خۆمان زۆر بەباشی لە ئەمریکا و پێتەختەکانی دیکەی جیهانی بە دەنجی ڕایدارانی وڵاتانە بگەین بەگوێ ڕایدارانی وڵاتانە بگەین. هۆکاری کۆڕەکەی ئەمڕۆیەکیانەوە بوو لە پەیامی بە ڕێزکردێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کاک مستەفای هیجریدا بە دیاریکراوی باز لە 4 خاڵی سەرەکی کرابوو. خاڵی یەکەم ئەوەی گرنگیدان بە ڕۆڵی کوردە لە گۆڕانکاریەکاندا ئەوەی کە ناتوانین داهاتووی ئێران بڕیارەکان بۆ داهاتووی ئێران بێڵینەوە بۆ دوای گۆڕانکاری دەبێت ئێستا وڕا دیار بکات چه سیستمێک لە داهاتووی ئێراندا پەیڕەو دەکرێت کە گۆڕانکاری ڕووبدا و سیستمی فدرالی بەوەی زۆر بە گونجاو زانرا. باشە کاک هەژار وەک خۆشت ئاماژەت پێکرد و هەروەها لە ناونیشانی کونفرانسەکەشدا جەخ لەسەر ڕۆڵی کورد لە قۆناغی گواستنەوەی دموکراتیکی ئێران کراوەتەوە. ئەم ڕۆڵە بەڕاستی دەتوانێت چۆن بێت و حەزبی دموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی لەم قۆناغەدا چی بەرپرسیارەتیەک بۆ خۆی دەبینێت؟ بەفراوخانچە ئەوڕۆ لەم کۆڕەدا یەکێک لەو شتانەی کە بۆ من وەکو نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو کۆڕەدا یەکجار زۆر گرنگ بوو ئەوە بوو کە ئێمە وەکو هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران دەرکەوتین. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەکو کۆنترین حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئەرک و بەرپرسایەتیە لەسەر خۆی دەزانێت دەبینێت کە بتوانێت یەکگرتووی و یەکدەنجی لە نێو ئەحزابی سیاسی کوردستانی ئێراندا دروست بکە بۆی بتوانێت بە یەکدەنجی لە بەرامبەر هێزە جیهانیەکاندا قسە بکەن و پێگەی کورد بناسێنن. وەک پانەلیستە
ئانالیستەکانی ژەوڕۆ باسییان کرد لەو کۆڕەدا هەمویان کۆدنگ بوون لەسەرەوەی کە هیچ گۆڕانکاریەک لە ئێراندا بەبێ کورد بە نادیدەگرتنی کورد بە نەبینینی کورد جێبەجێ نابێت. کورد پتانسیل یەکجار زۆری هەیە وەک بەرز سکرتێری گشتی ئاماژەی پێکرا عاملیەتی خۆی هەیە لەسەر عەرزی واقعدا ئەنەرژی و پتانسیل و پێگەی خۆی هەیە هێزی خۆی هەیە لەسەر عەرزی واقع و دەتوانێت چەخماغی گۆڕانکاری بێت لە ئێراندا. بەڵام گۆڕانکاری ئەساسی هاوپەیمانی و پارتنەرشیپ نەک لەسەر ئەساسی هێزی پێوەست. باشە کاکەژار باسی ئەو هاوپەیمانیت کرد با منیش با پرسیارەکەم لەوێەوە دەست پێ بکەم. خۆتەزانی بۆ کوردستان مەسەلە تەنیا ئەوە نیە کە کێ لە تاران حکومەکات یعنی داهاتوو حکومڕانی داهاتوو کێ بێ یا ڕابردوو کێ بۆ مەسەلەکە ئەوەیە کە کورد چ مافێکی دەبێت بۆ دیاریکردنی ئایا مافیەوەی دەبێت بۆ دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆی. ئەمێ بزانم حزبی ئێوە یاوەکو ئەم هاوپەیمانیە کە ئیستا باسیەکەی چوارچێوەیەکتان بۆ دەستەبەرکردنی ئەم مافە ئامادە کردووە بۆ داهاتوو ئێران؟ بەڵێ هەروەکو ڕۆ دیسان لە پەیامی بەڕێز سکرتێری گشتی داهاتە بوو ئێمە سیستەمی فدرالی لەسەر چوارچێوەی جۆغرافیای نەتەوەیی بە گونجاوترین سیستم بۆ بەڕێوەبەری داهاتووی ئێران دەبینین نەک هەر بۆ کورد بۆ نەتەوەکانی دیکەی نێو ئێرانیش لە بەرەوەی کە ئێران وڵاتێکی مڵتیناشناڵە وڵاتێکی فرەنەتەوەیە کە لە وڵاتە فرەنەتەوەیدا دەبێت بە سیستمێکی سێکولاری پلۆرال ئەو وڵاتە بەڕێوە ببرێ بە بڕوای ئێمە لە سیستمی فدرالی لەسەر ئەساسی جۆغرافیای نەتەوەی دەتوانێت وەڵامدەری ئەو ویستە بێ بۆ داهاتووی ئێران بۆ بەڕێوەبەرایەتی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە تەواوەتی باوەڕی بە فرەچەشنی هەیە بە مافی نەتەوایەتی هەیە پێشیوانیە هیچ دموکراسیەک و هیچ سیستمێکی سەرکەوتوو دەتوانێت لە ئێراندا ئیدارەی ئێران بکات و کاریگەری هەبێت لە داهاتوودا بەبێ ئەوەی مافی نەتەوەکانی دیکە لە ناو ئێراندا نەتەوە غیرە پارسەکان لە نێو ئێراندا دابین بکاو بەبێەوەی کە مافی و نەتەوانە بدرێ ئەو نەتەوانە حەقی خۆیانە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان لە سیستمی داهاتووی. کاک هەژار چۆن ئەتوانن ینی بە تێڕوانینی ئێوە چۆن دەتوانن ڕێکەوتنێکی ڕاستەقینە لە نێوان گەلانی ئێرانە دروست بکرێ بۆ دەستەبەرکردنی ئەم خواستانە؟ هەر کەسە دەتوانێت لە لای خۆیەوە دەست پێ بکات. من ئەوڕۆ لە کۆتایی کۆڕەکەدا خۆمی شارم پێکرد هەموو پانەلیستەکان جیا لەوانەیە ئەم لە ئەمریکاییەکان غیر ئێرانیەکان ئەوانەی کە لێرە بوون و پرسیاریان کرد زۆربەی باسی پۆتانسیێلی کورد بوو بەڵام من لە کۆتایی کۆتر کۆڕەکەشدا باسم کە وتم کە ئێمە لێرە نین بە تەنیا بڵین حەقی کوردە مافی نەتەوەیی هەبێت. ئێمە لێرەین کە بڵین حەقی نەتەوەکانی تری ئێرانی شەمافی نەتەوەی بە ئازاری تورکەکان بە لۆڕەکانەوە بە بەلوچەکان بە عەرەبەکان بە هەمویانەوە هەر بۆیش کورد بە دروستکردنی هاوپەیمانی بە چالاکبوونی خۆی دەتوانێت کاتەلیست بێت دەتوانێت نمونە بێت دەتوانێت شوێنێک بێت چەخماغەیەک بێت شوێنێک بێت بۆ چرۆکردنی ئازادی لە نێو ئێراندا بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوەیەتیەکان لە نێو ئێراندا هەروەکو بەڕێزێکێک لە پانەلیستەکانیش بەڕێز دکتۆر دەیڤید رامسوەر کە پێشتر خۆی ڕاوێژکاری جێگری سەرۆکی ئەمریکا بووە باسیەوەی کرد من پێم خۆشە ئێرانیەکان یەکشت لەبیر نەبن لە تاریخی معاسری ئێراندا یەکێک لە گەورەترین شۆڕشەکانی ئێران شۆڕشی ژینا بووە شۆڕشی ژینژیان ئازادی بووە و هەموو دەزانن کە ئەو شۆڕشە سەرچاوەکەی لە کوردستانی ئێران دەستی پێکردو بۆیە دەبێت ئەوە وا ببینرێت. بەڵێ سپاس هەژار برنجی نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بۆ سەر نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ماڵی بەرپرسی دەستگای پاراستن کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. ئەباز عراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕەتی کردەوە ئێران هێرشەکانی ئەنجام دابێ ئەمەش لە کاتێکدایە سەرکردایەتی سەربازی ئێران تا ئیستا هیچ لە دوانێکی لەو بارەیەوە نەداوە. شارەزایان دەڵێن ئەم ڕووداوە جارێکی دیکە تیشکی خستووەتە سەر درز و گرژی نێوان سوپای پاسدارانە حکوومەتی ئێران. راپۆرتێکی هونەر ئەحمەد لەم بارەیەوە زانیاری زیاترمان دەدات. هێرشی درۆنی ڕژێمی ئێران بۆ سەر ئۆفیسی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ماڵی سەرۆکی دەستگای پاراستن کاردانەوەی لێ کەوتووەتەوە. باڵا سیاسەکەی ڕژێمی ئێران لە ڕێگەی عەباس عێراقچیەوە سەر سوڕمانی خۆی پیشاندا و ڕەتیان کردەوە کە هێرشەکەیان ئەنجام دابێت. لە بەرامبەردا سوپای پاسداران باڵا سەربازەکەی ئێران کە بڕیاری جەنگ و ئاشتی لەدەستدایە هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەدا. سەرچاوەیەکیش لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند
کە گومان لەوەدا نییە هێرشەکە لەلایەن ئێرانەوە ئەنجام دراوە. دوای ڕووداوەکە بە نزیکەی 10 کاتژمێر ئەنجا ڕاگەیەندرا بەیاننامەی فەرمی پێوە دەرچوو. لە بەیاننامە فەرمیەکەدا تەنانەت زۆری فڕۆکە بێفڕۆکەوانەکەش دیاری کرابوو. بێگومان لە ماوەی ئەو 10 کاتژمێرەدا بەبوونی دەستگایەکی تند و باش و تۆکمەی هەواڵگری لە هەرێمی کوردستان کە سەر بە ئەنجومەنی پاراستنی ئاسایشە لە هەرێمی کوردستان هەموو ئەو شتانە ئاشکراکرا. ئیتر لەوە زیاتر بەڵگە چۆن بسەلمێنرێ بۆ لایەنی ئێرانی. سەرۆک وەزیرانی عێراق سەرکۆنەی هێرشەکەی کرد و لیژنەیەکی ڕاستپارتاوەکو بە دوواداچوون بۆ ڕووداوەکە بکات. شارەزایانی سەربازی پێیان وایە هێرشەکە لەلایەن سوپای پازارانەوە ئەنجام دراوە و چەندین پەیامی سیاسی و سەربازی لەخۆ دەگرێت. تەنبیهەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێستا حرەکەیەکی دیپلۆماسی چڕ هەیە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و بە کاک نێچیروان بەرزان و هەروەها بەران سەرۆک ئەنجومەنی وەزیرانیشەوە و ئەتوانم بڵێم لەو ڕۆژانەدا ئەتیمامێکی باش بە هەولێر دەدەن. لە سەرەتای جەنگی 40 ڕۆژەوە تاوەکو ئێستا ڕژێمی ئێران زیاتر لە 1000 هێرشی درۆن و موشەکی بۆ سەر هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵات ئەنجام داوە. ئەگەرچی لەم هێرشەدا زیانی گیانی نەبوو، بەڵام وەکو پەیامێکی هەڕەشە ئامێزی قورس بۆ سەر حکوومەت و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان تەماشاکرا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر. هەر لە عێراقی سەرۆکوەزیری عێراقی بە بەرپرسên çarçoveya hemahengiyê re kom bûye da ku grûpên hevalbendên Îranê razî bike ku di demeke diyarkirî da çekên xwaradestî dewletê bikin. Li gor hin zaniyariyên dengê Amerîkayê ku gihîştine dengê Amerîkayê grûpên Grupan amadebûna xwe bo danîna çekan nîşan dane lê tenê bi hin mercan ew daxwaza vekişîna leşkerên Amerîkî ji Iraqê dikin û daxwaza bêçekkirina pêşmergeyên Herêma Kurdistanê jî dikin. Ji bo zaniyariyên bêhtir di vê derbarê de niha peyamnêr Huner Ehmed ji Herêma Kurdistanê bi me re ye. Dem baş Huner te çi agahiyên nû di vê derbarê de hene û gelo gerantiyek heye ku ev grûpên hevalbendên Îranê di demeke diyarkirî de çekên xwaradestî hikûmetê bikin? ئەوەی تا ئێستا لە کارنامەی حکوومەتەکەی زەیدیە هەیە ئەویشەوەی تاوەکو سینۆ ئەو گروپانە بە تەواوی چەکانی خۆیان دانابێت و یا ئەوەتانێت تێکەڵ بەکاری سیاسیە بن یا ڕێگەیەکی دیکە ئەگرنە بەر ئەویشەوەی ڕوبەڕووبوونەوەیە. زەیدی لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی قسەی کردووە. دیارترینیان نوری مالیکی داوای لێ کردووە کە لە ڕێگەی چەناڵی تایبەتی خۆیانەوە و پەیوەندیانەی کە هەیەە لەگەڵ گروپەکانە بیخەنە گەڕ بۆ ئەوەی ئەو گروپانە ڕێگەی شەڕ و ڕوبەڕووبوونەوە هەڵە بژێرن بە ڕێگەیەکی دیپلۆماسی و سیاسی چەکی خۆیان دانێن و کۆتایی بۆ مەلەفە بهێنرێت. چونکە لایەنی ئەمریکیش تا ئێستا سوورە لەسەرەوەی کە سینۆ هێزەکانیان بە تەواوەتی لە عێراق ئەکشێنەوە و بەڵام ئەوەی کە هەیە گروپەکان مەرجانەیە مەرجەکانیان بەدەر لەوە کشانەوەی هێزەکانی ئەمریکا داوایان کردووە هیچ ئەوانی کە وەکو ڕاهێنەر سەربازانی ئەمریکا وەکو ڕاهێنەر لە عێراقیان ئەوانش بکشێنەوە لە عێراق و هیچ سەربازێکی ئەمریکی لە عێراق نەمێنێ و لەگەڵ ئەوەشدا داوایان کردووە هێزی پێشمەرگەیش چەکدانە. هەڵبەتە ئەمە داواکاری هەموو گروپەکان نییە، داواکاری هەندێک لە گروپەکانی گروپە نزیکانی هاوپەیمانی ئێرانە. نوری مالیکی داوای لە زەیدی کردووە تاوەکو دەرفەتێک بدرێت بۆ ئەوەی ئەمە ینی دەرفەتێک بدرێت ماوەکە درێژ بکرێتەوە تەنها ئەوە نەبێت لە سینۆ. چونکە مالیکی بە زەیدی وتووە وتوێتی دوور نییە ئەم مەلەفە خوێن ڕشتنی تێ بکەوێت چونکە ئەو گروپانە سوورن لەسەرەوە و هەرجارە و بیانووی جیاوازیانەیە مەرجی جیاوازیانێ بۆ نمونە ئەو مەرجەی کە هەیەە مەرجی ڕادستکردنی چەکی پێشمەرگە مەرجێکی زۆر قورسە چونکە هەم پێشمەرگە ڕازی نابێ و هەم حکوومەتی عێراقیش ناتوانێت. باشە هونەر هەڵوێستی وەزارەتی پێشمەرگە چ بووە سەبارەت بە ئەم داواکاریەی ئەو هێزانە؟ لەگەڵ چەند فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە قسەم کرد
وتیان ئێمە لە ڕابردووە چیمان و تۆ ێساش هەماش دەڵێنەوە نابێ مەلەفی ئەو گروپانە تێکەڵ بە هێزی پێشمەرگە بکرێ هێزی پێشمەرگە لە 2005 کاتێک کە دەستور نووسراوەتەوە ئەرک و شوێن و کارەکانی هێزی پێشمەرگە دەستنیشان کراوە بۆیە ئەم گروپانە تازن بەشێکی زۆریان لە دوای شەڕی داعشەوە دروست بوونە ناکرێ ئەم مەلەفە ببەسترێتەوە بە هێزی پێشمەرگە لە ڕابردووشدا بە هەمان شێوە ئەوەی لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی مەهدی کە سوپای مەهدی ناسرااو بوو لەگەڵ هێزەکانی ئەمریکا و کاتەکە هەڵوەشێنرایەوە هەمان داواکاریان هەبوو سوپای مەهدی کەوتیانە بێ هێزی پێشمەرگەیش هەڵبوەشێتەوە کاتێمان خۆمان هەڵەوەشێنەوە بەڵام ئەو کاتێش و داوایە جێبەجێ نەکرا و فەرماندەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی کورد بەگشتی یەک هەڵوێز بوون لەسەرەوەی کە هێزی پێشمەرگە هێزێکی دەستوریە و بەتایبەتیەوەی کە ئێستا هێزی پێشمەرگە قسەی لە سەرکاڵە ئێمە نەبوونێتە هەڕەشە بۆ سەر چ ناوخۆی عێراق چ وڵاتانی کەندا و جیاواز لەوەی کە گروپەکانی نزیک لە ئێران ڕۆژانە موشەکەکردنە کوێیت وڵاتانی دیکەی کەدا و لە ناوخۆی عێراقشەوە بەردەوام هێرشەکەنە سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هێرشەکەنە سەر ناوچە نەوتیەکان و ئەو شوێنە گرنگانە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کورد. بەڵێ پەیامنێر هونەر ئەحمەد سپاس بۆ زانیاریەکانت کە لە هەرێمی کوردستان و بەشدار بوون لەم وتوێژەدا. سەرۆک ترکیە ڕەجەب تایب ئەردوغان ji serokê Amerîkayê Donald Trump daxwaz kir ku danûstandinên bi Îranê re bidomîne di demekê de ku dema şêst rojî ya ku bîrnameya Amerîka û Îranê de hatiye destnîşankirin bêyî rêkeftineke dawî diqede. Enqere pêşniyar dike ku piştgiriyê bide hewaldanên dîplomatîk di demekê de ku girjî li ser tengava Hormuzê bilindin û metirsiya şerekî nû heye. هفکارە مە ئۆزلەم یاساک بهتر زانیاری divê raportê de hene. Di demekê ku aloziyên di navbera Washington û Tehranê de carek din zêde dibin, Serokê Tirkiye Recep Tayyip Erdoğan bang li Serokê Amerîka Donald Trump dike ku ew deriyê dîplomasiyê vekrî bihêle. Erdoğan da xaftina ser telefonê ya hevdê tebaxê de ji Trump xwest ku danûstandinên bi Îranê re bidomîne. Ankara her wiha ji bo kêmkirina aloziyên li herêmê pêşniyar kir ku Serokê Amerîka piştgiriyê bide hewlên dîplomatîk. Banga Erdoğan di demekê girîng de tê. Mawêya şêst rojan ku di peymana têgihiştinê yan memorandumê ya hevdê Hezîranê de ji bo gihiştina peymaneke herî dawî hatibû diyarkirin niha qediyaye. Lê Washington û Tehran negihiştine peymaneke herî dawî. ئەوێ پەیمانێکە و ئەز وێ پێویست دبینم چێ نەکەن بنێرن نەها ئەم ji ber sedemekê li virîn ئîran nikare bibe xwedîçekê etûmî. Trump naxwaze mawêya memorandumê were dirêjkirin. Îranê jî hişyarî daye ku ji ber rawestandina hewlên dîplomatîk ew dikare ber bi helwesteke leşkerî ya tam êrişkar ve biçe. Tengava Hürmüzê yek ji xalên herî giringiyên vê nakokiyê ye. Beriya şer nêzî ji sedî bîstê petrol û gaza xwezayiya cîhanê ji vê tengavê derbas dibû. Îranê îro jî got ku heta ku Washington şertên memorandumê bi cih neyne, tengav ew ê girtî bimîne. Türkiye di vê nakokiyê de hewl dide roleke navbenkar bileyze. Türkiye endamê NATO û hevkarê Amerîkayê ye. Lê hevdem bi Îranê re xwedî sînorek dirêj û peywendiyên siyasî û aborî ye. Erdoğan dibêje Ankara evî bi Amerîka, Îran, Pakistan û Qatarê re ji bo dîplomasiyê bixebite. Erdoğan û Trump do her wiha li ser Gazayê têkiliyên Washington û Ankara'yê û peymana Mekkeyê ya di navbera Tirkiye, Erebistana Suudî û Pakistanê de axifîne. Lê li gor pisporan her ku dîplomasî bê encam dimîne, gefenleşkerî û xeteriya pevçûneke nû jî zêde dibin. Loma ew dibêjin hewla Ankara ji bo vegera Washington û Tehranê li masaya danûstandinan girîngtir dibe. Di demekê ku mawêya şêst rojan bê peymaneke bi dawî bûye û helwestên Washington û Tehranê hişktir dibin.
Pspor dibêjin pirsa sereke ev e. Gelo Tirkiye dikare peywendiyên xwe yên bi her du aliyan re bikarbîne û ji bo vegera danûstandinan riyeke veke yanna. Özlem Yasak, Dengê Amerîka, Washington DC. یاسای چوارچێوە لە ڕۆژنامەی فەرمی تورکیا بڵاو کرایەوە و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە هەژماری تایبەتی خۆی لە سۆشال میدیا هەواڵەکەی بڵاو کردەوە وتی پیرۆزبایی لەو کەسانە دەکەم کە ماندوو بوون و هیوای خواست ئەوە چارەسەری بهێنێتە ئاراوە. پەیامنێر ئەیوب دێمێرمان لەگەڵە لە ئەستەمبوڵەوە بۆ زانیاری لەسەر قۆناغەکانی داهاتووی یاسای چوارچێوە. ئەیوب ئەو کاتت باش. بڵاوکردنەوەی یاسای چوارچێوە لە ڕۆژنامەی فەرمی حکوومەتی تورکیا مانای چیە و دوجاریش پێمان بڵێ کەی بە دیاریکراوی دەبێتە یاسا؟ ئاراستی پشتی کو em bêjin ev yasa rojnama resmî da hate weşandin hê bi şiklekî yasa derneketiye lê îro tiştekî din jî hema piştî viya jî derketolê ew jî dibin serokatiya alîkarê serokkomariyê yani Cevdet Yılmaz da lijneyê hate damezrandin ev lijneyê da wezareta hundir wezareta der wezareta parastinê dîsa serokatiya alîkariya serokkomariyê geyriviya istihbarata Türkiye û lijne ewlekariya millî divê derê da erkdar e dîsa li ser vî jî ana ewan civînek jî li darxistin yani 24 mehê da an jî roja duşemiyê wê civîna xwe ya yekemîn çêbikin. Eva tê çi wateyê rastî divê derê da jî hema bêjim yani ji vî şundatır ev lêkolînên ku li ser çekberdan da aliyedin da feskirina PKK heladin da em bêjin radestkirina çekan tevahî çiye çimîne ev lijna hanê wê bişopîne raporekî amade bike ve raporê jî pêşkêşî lijna ewlekariya millî bike û ev lijne wê biryarê bide. Baş e Eyûb yanî destpêkê dema ku berî ku biçe dengdanê jî digot ev proses vê biçe dengdanê qanûna çarçovayî û pişta divê rojnameya fermî da belav bibe û pişta êdî proses dest pê dike. Anha belav bûye yanî qonaxa bê êdî çi ye? Proseyeke çawa were dest pê kirin? Salih rastî wiha em bêjin ana lijneyek hate damezrandin ama ana behs kir kî divê derê de heye çi sazî tê de heye lê rastî ev rapor wexta ku biçe lijna ewlekariya millî wê gavê lijna ewlekariya millî biryarê wê bide erê an na yani hekî em bêjin biryarê erê derket wê gavê di rojnama resmî da wê were weşandin êdî ew bibe qanûn an jî şiklê wê derkeve piştî wî jî em bêjin wê çi bibe prosedür wê gavê dest pê dike çekberdan yani wê demê vegera ew kesên ku li serên çiyê ji bo ku ev qanûnekî ji bo wan derketiye ew di nav şeş mehan da wê li gorî vî bên an jî neyên yani dîsa li gorî daxuyenên Dem Partî an jî daneyên destê Dem Partî nehset kes berî yekê Hezîrana 2025 ew hûn kesene nikarin bên geyri wan ew kesanan wê bên li gorî wê êdî prosedürek dest pê dike. Belê Eyûb Demîr peyamnêrê me ji Stenbolê merhaba gelek spas ji bo vazaniyerê te. Spas baş. Belê serokê Tirkiye Recep Tayyip Erdogan berî du rojan jî behsa Kurdên Sûriyê kir û got ku ew dê para xwe ji aştiyê werbigirin. Gelo axaftirên Erdogan çawa dikarin li ser axa Sûriyê werin wergerandin û Tirkiye çi rolê di proseya integrasyonê ya Hêzên Sûriya Demokratîk hese de di nava dezgehên hikûmeta Sûriyê de dilîze. Ji bo şîrvekirina van pirsan û hin pirsên dinên girêdayî vê mijarê niha nivîskar Şivan İbrahim ji Qamişloyê bi me re ye. Dem baş Rêzar İbrahim Kurdên Sûriyê çawa dikarin para xwe ji aştiya ku li nava Tirkiye dibe wergirin? Var baş, saet xweş ku ez mêvanê we me. Ez xwazim pîrozbahiyê ji wer bikim, weşana we bi zindî û karekî baş li devera Kurdî Sûrî dibê cihê dilxweşiya me ye. Ez derbarê pirsata baweriya min pênc babetin sereke hene got Kurdasiya min ser bişteğilin. Ser asa Tirkî diyara veguhestinek heye siyaseta Tirkî de jê
گۆکێشەیە کوردی و دۆسەیە کوردیش ڕەوشەکە ئەولەکاری هاتە بەگوێستن ڕەوشەکە سیاسی ئیرۆ ئەو ڕەوشا کوردی و پێشە ڕۆژا کوردال تورکیا سەر ئاستا سیاسی تێکۆت و پێشکردن پێواژۆیە ئاشتی ئەنجامێ وێناوێ دەرکەبن نەبتنێ پشتی گۆچەکن پەکەکە وەرن دانین لێ ئەو دەما پشتی وێ ڕادستکردنەوان چەکاوێ ڕەوشە سیاسیا کورداوێ چاوابێ دیارە گوهارتنین چێت بن بەریا ئانەژی بەحسا پێواژۆیە ئاشتیە هاتەکردن وان ساڵێ بوری لێ ڕەوشە ئیسال گۆ پێواژۆیە ئاشتێتێ دەرباست بێ گۆ قوناغەکە نووت ڕۆژهێڵاتە ناوین دە هەیە ئەو قوناغە گۆ نابێ کورد بێ بەحر تێدە بمێنن تایبەت گۆ هاویردۆرێ تورکی حەمید گواردنەکە دەرباست بێ پشتی بوهارە عەربی گەهاشە داویە خوا قناعتي من وين باش كوهرتن الفي هرمي هم وتايبت بيشتي كو قالك دولة عربي بإسرائيل را واتفاقيات إبراهيم جريدن حميد ناب هبدا تشارشوفيا كام نوش روشلات نابين تين بيساندون كورتوي ده نبي بحر بمينن جرينج او بحربونا وانا ندريا تشكو والشر دريا سياسته بجدار بولا تدري دولة شفان لبرسكريك دفرده هي از ببورا استا اخفتنا تدبرم جبو اسكارم بهتر برسابكم تذكاري خالد جين هذا برسفات دنجي بدي يعني جريدان عاليه كي كردن سوريا بباكيكي روشه لغور خواندناتا الوستر دكه يعني نها درفتك كجبو او درباسي وي بروسيا چارەسەریە ببن کردناوێنە دەوڵەتە تورکی و پەکێکێدا دەبێ ینی او برساتا ودي مجار من دي بهدو بغريداين از هردوا بكم يك عاليه كده بواجوه اشتي التركي نه يعني قضيه كردي تمام دي ونامني وتمافن كردان نامني برواج بواجوه اشتي وچكدانينا چكان دانينا چكان پكك يعني واتايا گو درفتك نوچه به روشلاتا ناوین تشتكت چناوه بيگو بريارة كناف دولتي تد هبه او بريارة ناف دولتي ديارة گو شر و چكان نمات خوازت خو او کسن سرگرم جهه وانا دروجلات ناوين نامين دريا سياست ايرا آدي مثلا كرد سوري و قصده و پککا اما و كرد سوري شقامش لو از دویجم امپیرن پیواجوه آشتیه بگه سری لدسه خال هنه یک جه نابه كرد سوري ببنا جهه بازارت نقبه انقره و شامه ده اما و كرد سوري ده جهه کیمت پیشروش و آینده سوری ده به جهه خود سیاست و دستور سوری ده بگیرن آد دوا اما کرد سوری خودیدان وی تایبت په آخا گو سوری هاتا دامزراندن کومارا سوری درکت پشتی گو او خاکا انگو سلطنه عثمانی هاتا بارتکرن بشی اتفاقیات سایکس پیکو وانا دولت سوری درکت گو کرد الهرم هبون بریا سوریا بخواه به ایرو ام نابن نوگم گوتینا جهه بازارت نقبه انقره و شامده و نجمت خواستن گو ام ببن صراعت یان اردوه نقبه پککه و ترکی ده امام تخوازن آرامیه کد و هرما خود چه بکن ام شاو هرما خود پیش بخن تنمیه و آفادانه که پیشکتی جم خوشه بکن ام نمهوان الوی ولاتی بیویستا قضیه کردی ترکی وری حل کرن آجی پیویسترین اما نبی جهه منصه گو شر ترکی ده بی و نبی منصه گو ترکی شر مبکه دریا پککیان دریا شر خو پککیرا ام نبی شک جوی صراعینا ام نه جزء اگجینا ام پیرنا گو پیواجوی آشتیه بگه سری و ام پیرنا گو اف روشانو آگود بجین ده پککن نمینو سلاح ور دانین دریا دانو استاندنه و گو روشک سیاسی نول ترکی چبیر اوی باندوره که مباشر یکسر باشه و کرداشه که دعوه لی برید کم جاره که باشه کرمکه اش برجواندی ترکیه ایجی گو اما کرد سوری دوی روشا اولکاری و طرفت جیان نکن جبر رفتارن مام و رفتارن کسکی نورمال بی چو قیسی هر ولاتک هر ملاتک چو قیسی دبن فشاري ودبن روشك مجولي جو قفك او لكاريه سر هبي وين رفتارك خراب هبي وشو يصيب اراميه مجول بي والدورا خميزي واشتي هرجي جهه خوشحاليه هر خلكي وهر ملتك يا كاكش فان دي دريدا انت خازن شكي براتيكي سر عردي انها بيجن باكروجلات سوريه هزن سوريا ديمقراطيك جبو سالن دريج لوان نفچيان ام بيجن كنترول كربون لو دري مابون يعني انها السيناريو رك تشاوا د كاروان بباريزا وده همان دمي دجي حكومه شامل راضي بك يعني لسر عرضه برسك ايشك درتخي يعني از تهشمنديا او ذاكرام تفقران كان صال بري انا تشا جو الين كرديش حدود خصش قتادات خصن شبكاش شبيداش تفدم خصن نا نيفي تشا جو انا فانا دا حكومه سوري
هەلوەستا سۆرۆکبەرزانی ئاگۆ جێ سپاسیە تم و دایمش 2011 حتا پشتی گۆڕێجیما سووری کەت تشتا گۆدا بەر ستێوەدا بەروانا و چاوان لەف بکن و چاوا شرکاتی کێچێکن و هەڤەشبوونە کێچێ بکن و بە هەڤدورە کار بکن و هەرێما کوردی تەنێ بپارێزن تعیش بە برەقا و دێر وایە تونە نەجهێمەیە هەگەر یەک جوان ڕێکەفتنا چێ و بانە ئانە ئیرۆ وڵاتێکی مەهەبوو نەکێمی هەولێرێ بە تحمي آلية دبو كاكشفان جبوكا رخناي نافخينا ببورج بردما من قالكي كيما جبورا رخنا نبن كردية تخوازن بتجبر آلية دي تنين هاب مرا اتخوازن بدوي چارچويا كاچاوا چپي ويستا ببي اگر تب كردي برسوان بدي چپي ويستا ببي جبوكو هم تركي راضي ببي هم كردين سوريا راضي ببن هم حكومة دمشق راضي ببن بكردي اگر زحمت نبي باشا بهوريا من افهري ماما كاري او هرما كردي التركي وباشوري كردستاني بهفدور الدوراك اقتصادي متكامل بهفرشي بكن ديارة يعني بروجيه كنوش روشلات نافيرة تيدانين كرد سوري دفي وكردن وبيجول بن تشاوا بجداري حكومتها سوري بن برس بريا انا او بو كي خدي بريارة كرد سوريا ايرو برس هاتو غارتن تشاوا كرد سوري جهه خد حكومتها سوري ودولتها سوري انو دا ببينن بيويستا ام ناس بكن گودریا شر و چکاندا تو کستما مافی خود سنه لی از نابجیم جبر ام یکسر خود دسلات بی یعنی خود خود بردن بی گو ام بجداری روش اولکاری امنی جبن پیوست کرد دهندروی وزارت دفاع و داخلیه ده هبن جبر او كارل سرويه كده شوفان يعني كارل سرويه كده هي في اول كده دمن بيشتا باوكي بريكو بيكتر ببي هر حال براستي خافتني تخوشن لدما مكي ما بدعوه لي بورنيت كم نفيسكار شوفان ابراهيم تشقمش له مرابي مالا تافا قامشلو لميجا مالي كردو عربو اشوري سرياني ارمني و جوكان بوا فارس عثمان ميجونوسو نوسري كتبي ميجوي جوكاني قامشلو كتازه چاپ كراوا باس لو دكا كلتواي رويشتي جوكان لو شارع جماري جروبكاني ديكي نشتجي قامشلوش كمي كردوا ايفان حسيب لم رابورتا دا تيشكي خستوة سر ام برسا او لنصيبين وقامشلو دينيرا هردو باجارين جيوي وكي گوبناف دبن دست ساليا دامزراندنا قامشلو دا نویسکار و دیروکناس فارس عثمان مودگری نروژن دسپیکین دامزراندنا باجیر گود بیجه هجمارک جمالباتن کرد جملکن خوا عرض بخش کرن داگو قامشلو لسروي ورا آوا کرن قامشلو وك خاك وك عرض ملكي كرداب اي مالا قدور بيك بون اي مالا نظام الدين بون اي مالا احمد ابو عيشق بو اي مالا كوزي بو اي مالا قالك مالي نافدار هبون افخاك عرض وابو ايش فرنسيال قوتن هجر هون باجار كي اوابكن امي وك بخشانه امي دياري هنك جي خاكا خوامي بذنوانا لباجار قامشلو لكيلكا كردان عرب سرياني آشوري أرمني وجهوجي هبون نها حري كفن مالا قدور بيكي للگوری دیروکناس فارس عثمان یگو وی داویه پرتوکا خویا بناوی دیروکا جهوین قامشلو وشاند پشتی بداوی بونا هبونا جهویان ایرو رجاء پیکاتین دنجی كيم دبا بنايات صالي هون بالا خدني دي نهاكا جهو لقامشلو نما حضارو نحصدو نوت وددو جهو الفيدا بداوي بون أرمن هند كيم دبن سرياني هجر كاثوليك بن هجر أرثوذكس بن وانا شارستاني آنين باجاري قامشلو يعني دي قامشلو دي وقتا أدبيجم حضارو نحصد و 26 وبرجور دي إجاوي شاغي سينما هبون تياترو القامشلو هبو برتوخانة هبون شابخانة القامشلو أواكرن شارعي أبي مودرن شوش قامشلو دقوتن باريس أب تشوشك داود شمعون غرزاني سورياني كي بكردي دا آخفة
di sala 1938 de li bajarê Qamişlo jî dayîk bûye. Nêzîkî 6 sal berê wî pirtûkxaneya azadiyê li bajêr vekiriye. Îro ew destpêka damezrandina Qamişlo bi bîr tîne. û te kes dike got di nav hemû pêkhateyan de têkiliyên civakî xurt hebû û di aştiyê de bi hev re jiyan dikirin. Sala 55 ez wayme Qamişlo yani tefkel pîş bûn. Adî bûn dîkanê adî bûn. Xelît bûn. Ji Kurman, Siryaniya, Aşûriya, Ermeniya, Kurmanc, Yezîdî. Ev tev xelît bûn yani. عرب طبعا موجود بون حياتهم ما خوش بون بفرا براتي بون ام تشونا عيدي هاف ام تشونا دعوتي هاف عزاي هاف باجارê Qamişlo di sala 1926 de bi ferman û planeke Frensî li ser qiraxên çemê Cexcexê hate damezrandin. Sed saleke bajar biratiyê pêş dixe. Got Kurd, Ereb, Suryanî, Aşûrî bi hev re dijîn. Mînakek zindî ya jiyana hevbeş e, got heta roja îro jî berdewam dike. Piştî 14 salan şerê li Sûriyê, bajar hewl dide got dîroka xwe ya dolemend vejîne. û mîrateya xwe ya çandî û civakî vegerîne û dest bi serdemeke nû ji avakirin, pêşketin û aştiyê bike. Îvan Hesîb, Dengê Amerîka, Qamişlo. مش Qamişlo jî diçin Hewlêrê Festîvala Deşta Hewlêrê bi beşdariya gelek gundî û niştecihên bajêr hat larxistin. Di festîvalê da siwaran hespên xwe, jinan xwarinên Kurdî û hunermenda jî stranên xwe pêşkêş kirin. Armanca festîvalê ew e ku jin ji bo jin û keçan derfetên kar werin afrandin û berhemên û xwarinên Kurdî jî werin pêşkêş kirin. Diyar Cemal wir bû ev raporta amade kir. هاتینەوە ئیسیڤالای بە خۆمان بە هەستمان بە سوار چاکە باشەکانی هەولێرێ هاتینە بەشداری و ئیسیڤاڵی دەکەین. دەزانین کووە هەسب سواری ئەمە عەزمان لێە ئەو جیرەی تازە پێڕادەگا ببنە عەشقی هەسب. هیچ شتێک لە هەسبی خۆشتر نییە بە من لە دنیایە. ئەگەر لە فیستیڤالێکی بەشداری نەکەم هاوار مەپرسم چکە لە دوو فیستیڤال کە بەشداریم کردیان ئەجا لە دووسێ کچکە پاشان ئەو کاتی نەچوویمە باوەڕ کە پرسیاریان کردبووە لەمە. وڵا گرنگێکی ئەوەیە کە هەلی کاری بۆ چەند ئافرەتێک ڕەخسانیوە من وەکو خۆم کابانی ماڵم ئێستا لێرە بەشداریم کردووە خازان جێکە بۆ ئافرەتە بێکارانەکە لە ماڵەوەن. بۆ ناساندی زیاتری بەرهەمە کوردیەکانی خۆمان کە زیاتر تەرکیز لەسەر خواردنە کوردیەکان بکەینەوە لەسەر بەروبوومە خۆماڵیەکان بکەینەوە واز لە خواردنی دەرەچی بێنین یان ئەو خۆراکەینەی کە لە دەرەوە دێن وەکو پێویست نین کوالێتی کۆنتترۆلیان باش نییە بەڵام الحەمدلله ئێستاکە بەرەو کوشتتوکاڵی ئێمە بەرەو پێشەوە دەچی کەرتی کوشتتوکاڵی زیاتر بەرەو پێش چووە و بەرهەمی هەنجوینمان زیادی کردیا بەرهەمی شیرەمەنیەکانمان زیادی کردی وەکو ماست و پەنیر و ئەو شتانێکە خۆماڵین. بله بفراو ام بحثا خواردنین کردی بکن درباره ویاوا دیار دبراستی لکردستان وکو چاوا کردستان زنگینه بزاراوه این خواب بجوره این خواردنی زنگینه عینی وکو نمونه برنجت لجهه کی چید کی لروجهلات نوکو برنجا کل روز آواجت به نوکو باشورت تایبت مندی هر جهه کی هیا کما به هموی گردراوا با کش و هوای
شوێنەکانیشەوە ئەو خواردنانەی با بڵین لە هەورامان تایبەتی هەورامانن زۆر جیاوازە لە ڕۆژاوا کە تۆزێک دار و کەشوەک شاخی کەمترەوانە ژینگە هەیتواتی بینەر هێژان لەبەر ئەم بگەن داویە وێ بەرنامێ تاجارەکەدن هەر شاد و بەختەوەرە هەر شاد بن.